دوای ئەوەی ئۆپەراسیۆنێکی سەربازی لەلایەن حکوومەتی تورکیاوە دەستی پێکرد دژی گەریلاکانی پەکەکە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە درێژایی سەر سنوور لە ناوچەی بادینەوە ناوتا دەگاتە سێگۆشەی سنوور واتە ناوچەی برادۆست. سوپای تورکیای داگیرکرد چەندین کیلۆمەتر خاک هەرێمی کوردستانی بەزاندووە. ئەو خاک بەزاندنە بە گوێرە یاسانە دەوڵەتیەکان پێشێلکردنی سەروەری خاکی عێراقە. بۆیە لەو کاتەوە داوای یەک هەڵوێستی و یەک گرتووی نێوماڵی کورد دەکەین کە هەمویان بێکەوە لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە پامێک بگەینن بە کۆنسڵی تورکیا لە هەولێرەوە داوای دەست بەجێ کشانەوە و یاخود ڕاگررتنی ئەو لەشکرچێشە دەکەن. ئەگەر سەیری زیانەکانی ئەو لەشکرچێشە بکەین لە ناوخاکی هەرێمی کوردستان دەبینین بەدەیان و سەدان دۆنم زەوی سوتاون هەروات لە سنووری بادینان زیاتر لە 20 کەس تاکو ئێستا کوژرا و بریندار بووە. لە سنووری برادۆست چەندان دۆنم زەوی سوتاون چەندان خەڵک لە شوێنەکانی خۆیان چۆڵ کردو چەندان گوند کە ناوچە سەرسنوورەکانی وەکو شوێنی گوندەکانی لێرکان و خەلیفان و وانە هەموو شوێنیان چۆڵ کراوە خەڵکی ئاژەڵدارن. بۆیە زیانەکانی ئەو لەشکرکێشە گەلک زۆرن بۆ باشووری هەرێمی کوردستان. هیوادارین خەڵکی هەرێمی کوردستان بێک گرتووی بێکدەنجی ئەو هێرشە هەم ئیدانە بکەن هەمیش داوا لەلایەنەکانی خوان بکەن بەبێت جیاوازی بۆ ئەوەی و هێرشە ڕابوەستێت. هیچ گومان تێدا نییە ئەوەی لە ذهنیەتی ئەردۆگان شخصی ئەردۆگاندا هەیە ئەوە پلانێکی دوورمەودای لە مێشکدا هەیە کە پلانێکە بۆ سڕینەوەی کیانی کورد لە هەردوو پارچە لە باشوور هەم لە ڕۆژئاوا دەوێت درێژە بۆ پلانە قێزە و نەی بدای دژی گەلی کورد ناوێت شتێکەی بە ناوی کیانی هەرێمی کوردستان عێراق یاخود هەرێمی کوردستان لە ڕۆژئاوا. بۆیە ئەو پلانە گڵاوە کە لە مێشتی ئەردۆگاندا پلانێکە نەفرەت لێ کراوە و هەم لامان کاتیشدا مەترسیدارە بۆ سەر میلەتی ئێمە. بۆیە ئەو ئێستا کە دەبینین ئەردۆگان تەنانەت چەندین کەسی دامەزرێنەری ئاکەپە کە لەگەڵ بیر و ڕاکانی ئەردۆگان هاوکۆک نەبوون دەستیان لە کارکێشایەوە چونکە ئەوەی ئەردۆگان دەکەن نوێکردنەوەی نەخشەی عوسمانیە ئیمپراتۆریەتی عوسمانیە لەسەر باشوور و هەروەها ڕۆژاوای کوردستان. بەڵێ دیارە لە دوای شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان کە دەستی پێکرد هێزەکانی سوپای تورکیاش شانبەشانی ئەو هێزە میلیشیانێک کە لە کوردستان دروست بوون ئەوانیش هاوکار بوون بۆ یەکلاکردنەوەی هەژمونی سیاسی بۆ لایەنێک بە دوو تەرەفەوە هەم لە ڕووی ئیرانەوە کە تەداخلی کرد هەم سوپای تورکیاش. بەڵام لە دوای کە شەڕی ناوخۆ کۆتایی پێهات سوپای تورکیا لە خاچی هەرێمی کوردستان هێشتا بەردەوامە. بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزارێتن لە دوای ساڵی 2014ەوە سوپای تورکیا بەڕێژەیەکی یەکجار زۆر سنووری خاچی هەرێمی کوردستانی بەزاندووە. ئەنی دەتوانین بڵێن ئێستا گەیشتۆتە ئەوەی کە لەو ناوچە سنووریانە ئێستا ئێمە کە لە سۆران قساکەین کە دەبینین ئێستا 30 کیلۆمەتر لە سەنتەری سۆرانەوە دوورن. ئەنیکەوا بڕواتن دەتوانن ئەوانە بێن وەکو جارەکانی ڕابردوو چۆن لە ناو فلکەکانی شاردا مانۆڕی سەربازیان دەکرد و دەسوڕانەوە. ئێستاش بە دووری نابینین لەو چێشمەی سیاسێکی ئێستا هەیە سوپای تورکیا بە هەمان شێوە جارێکی تر بگەڕێتەوە ئەو ناوچانە یعنی تاوەکو سنوورەکان ئەو جارە زیاتریش ببەزێنێتن. ئەوەی کە دیارە ئێستا ئەم هاتنی سوپای تورکیایە بە درێژایی مێژوو ڕێگر بۆ لە بەردەم پێشخستنی هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەربازیەوە. پێویستە لەسەر ئێمەی ڕۆژنامەنووسان لە هەموو ئاستەکانەوە تاکەکانی ئەو نیشتیمانەی خۆمان تاکەکانی هەرێمی کوردستان ڕۆشنبیر بکەین بەوەی کەوا دژی ئەوە بوەستنەوە کەوا سوپای تورکیا لە خاچی هەرێمی کوردستانەوە بەدەر بنێت لەبەر ئەوەی بەڕاستی ئەوەی تاوەکو ئێستا ئابینین کەوا لە دەڤەری برادۆست و لە چەند شوێنێکی تر سوپای تورکیا بە درێژایەکی زۆرەوە هاتوۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە. بەڕاستی ئەمە شوای کردووە کەوا لە هەموو کاتێکدا مەترسی لەسەر یەکە بە یەکە دانیشتوانی ئەم هەرێمی کوردستان هەبێت. بۆیە بەڕاستی لەسەر ئێمەی ڕۆژنامەنووسان و لەسەر ئێمەی هەموو چاڵاکانی مەدەنی کارێکی وا بکەین بۆ ئەوەی لەسەر کارێکی وا بکەین کاریگەرێکی ئەو تۆی هەبێت لەسەر بەیەکەی ئەو دانیشتوانی ئەم نیشتیمانەکەوا کارێکی وا بکەن چل لە ڕێگەی خوانەوە بە فشار بە خۆپشاندان بۆ ئەوەی کەوا داوا بکەن لەسەروی خۆیان خۆپشاندان و مزاهرە بکەن لۆ دەرنانی سوپای بێگانە لە وڵاتەکەماندا.